میدیایی دەستگای میدیایی کورسات ئەمڕۆ لە زانکۆی سلێمانی لە بەشی میوزیکی کۆلیژی هونەر لە زانکۆی سلێمانی کۆنسێرتێک سازکرا بۆ دوو لاوی میوزیسیان کە دوێنێ ئێوارە لە کورسات مەگەزین میوان بوون و ئەمڕۆ کۆنسێرتەکەیان ساز کرد. هاوکارمان ساوێن چۆتە کۆنسێرتەکە و شوێنی کۆنسێرتەکە و بەشێکی کۆنسێرتەکەمان بۆ دەگوازێتەوە. فەرموون با پێکەوە بینەریبین. زانی کورسات مەگەزین ئێوارەتان باش بێت. ئەمڕۆ لە شاری سلێمانی و زانکۆی سلێمانی لە بەشی میوزیک لە کۆلێژی هونەر بینەری کۆمەڵێک کاری ناوازەی دوو لاو بووین کە لە وڵاتی ئێرانەوە هاتبوون بۆ شاری سلێمانی. کۆمەڵێک پارچە میوزیکی ناوازە و کۆمەڵێک پارچە میوزیکی کلاسیکیان پێشکەش بە ئامادە بووان کرد. خەڵکێکی زۆر لێرە ئامادەیان هەبوو هەستانە سەر پێ و دەستخۆشیان لێکردن و چەپڵەیان بۆ لێدرا. ئێمە ئێستا چین لە دوانی کۆمەڵێک لەو کەسانە وەرەگرین کە ئەمڕۆ ئامادەیان هەبوو لە نێو کۆنسێرتەکە با بزانین ئەوان بۆ چونیان چی بوو لەسەر ئەم دوو لاوە. من دەستخۆشی لەم دوو گەنجە جوانەیەکەم بەڕاستی من سەردەمێکی زۆر گوێ لە مۆسیقی خۆشیواگرم، بەڵام لە کۆنسەرتێکی وەکەوە ڕاستەوخۆ و زیندویی قەت شیوام گوێ لێ نەبووە و توانیم چێژێکی زۆر وەرگرم لەو بەرهەمانیکەوە پێشکەشیان کرد. چێژەکەش لەوە گەڕێتەوەکەوە توانا و بەهرەی خۆیان زۆر جوان پیشاننا، چ وەکو ژەنیاری کەمان، چ وەکو ژەنیاری پیانۆ، چ وەکو ئینسیجامی بینی ئەم دوانە لەگەڵ یەکترا. من هەرەوەمر دەستێ بڵێم ئافرین بۆتان، هیوادارم بەردەوام بن و شی جوانتر بکەن و بێبەشمان نەکەن لەم ئیشە جوانانەتان. پێرشە و تەلەفۆنیان بۆ کرد وتیان حەزەکەن بێن سەردانی بکەن. من بە خۆشحاڵیەوە پێشوازیم لێکردن و هەتا یەک دوو شتیشم بۆ تەسویر کردن لەوێ، بەڵام ئیتر زۆر گوجانە بوو. ئەڵبەتە لەلام هەیە لەوانەیە لە سایتێکی خۆمە دایبەزێنم بۆیان. ڕۆحسووک یعنی خوا بۆ مۆسیقای دروست کردو بە دڵنیایی و ئەگەر پەروەدەیان بەردەوام بێ بە نوعیکەوە هەیە، یعنی ئەو مامۆساییکەوە دەستخۆشی لێکم لەو مامۆسا بەڕێزەیەکەوە وانەی پێوتون. بەڕاستی دەست و پەنجەی و لێهاتووی ئەو دیارە لە تێرکردنی ئەم خوێندکارە جوانانانە. ئەگەر بەردەوام من بەو شێوە لەو قەناعەتام ئەسەرێکی زۆر گەش و جوانیان لە دنیای مۆسیقا جیهانە لێ دەبسێ. پێشەکی بەخێر بێن. ئەوەی کە بۆ ئێمە زۆر زۆر مهمە لە شاری سلێمانی وەکو پایتەختی ڕۆشنبیری ئەوەیە کە هەمیشە دەرگامان کراوەیە بۆ توانا و بەهرە ناوازەکان، توانا و بەهرە ئاسبەرزەکان. وەکو ئەمڕۆ بینیتان ئەو دوو بەهرەدارە لە وڵاتی ئێرانەوە هاتوون بۆ ئێرە زۆر زۆر بە خۆشحاڵیەوە. ئێمەش ئەوەی کە لە توانامانە بوو توانیمان پێشکەشیان بکەین بۆ ئەوەی کە بتوان کۆنسێرتێکی ڕێکوپێک و لە ئاستێکی زۆر زۆر بەرزدا پێشکەش بە گوێگرەکان بکەن. کاگراسی سلااو لەبێت ئەجا ئەڵێن لە کاتی کۆنسێرتەکە کاگراسی ڕێک بنج بۆ باشە بۆچی بنج بووی؟ ڕاستەکەی ئێستا ژێر بەنجەم چکە ئیشێکی زۆر زۆر جوانم بینی بەنجی کردین بەڕاستی باوا بڵێن. هەستمە کرد تکتێکم بڕی بوو لە وێر نابووم و ئێستا گەڕامەتەوە. هەموو ئەو شاکارە جوانانم گوێ لێ بوو کە لە دنیا هەیە، لە دنیاە کە ژەنیاری زۆر زۆر بەتوانە
ئەتوان و دەرەخەتیان بەڕاستی چکە لە ئاستێکی زۆر باڵایە هەموو کەسێ ناتوانێت دەست لەو کارانە بات و بتوانە بیانژێنێت زۆر سەرسامی کردن بەڕاستی زوینیە سە مناڵە زۆر سەیر و سەمەرەیە بەوەی کە ئەوە تەمەنەکەیەتی 14 ساڵ و 11 ساڵە و لە 5 ساڵەوە دەستی پێکردووە نازانمە کەی فێر بووە کەی ئەم کارانی لەبەر کردووە بتوانی هەر هەمووی بە وەکو هەموو ستارەکانی هەموو دنیا وەکو ئەستێرەکانی کە لە بواری ڤایۆلینان لە بواری موزیک و ژەنینی ڤایۆلینان ئەو هەموو شاکارە جوانی لەبەر کردبوو بەڕاستی زۆر هەمومانی تووشی سەرسوڕمان کرد بەداخۆ ئێمە لەم شار و وڵاتانی خۆمانە ئەو جۆرە ئاستا بەو شێوەیە نابینینەوە لە موزیکی کلاسیک و لەو توانای و لێ هاتووەیە. کەواتە توانین بڵێن ئەم کۆنسەرتە هۆکارێک بوو بۆی کە ئێوەش بیر لەوە بکەن و کە میوزیکی کلاسیک بژەنن لە نێو کۆنسەرتەکانی خۆتانە یاخود کۆنسەرتی هاوشێوە ئەنجامبەن بۆ کۆنسەرتی بۆ میوزیکی کلاسیک. ڕاستەکەی خۆی خوێندنی پەیمانگا و زانکۆکان باوڵین بناغی خوێندنەکان ڕۆژئاواییە و ئەو کەسانی و ئامێرانە ژەنن زیاتر لەسەر ئەو مێتۆد و مێتۆدانن کە بۆ ئامێرانە نووسراوە هەمیشە هەوڵ دراوە بەڵام چونکە ئەم موزیکانە زۆر لە ناخی ئێمەیانیە و زیاتر هەڵکی ئەم ناوچەین و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستان و سلێمانی ئەوانە قورسترە ئێمە بتوانین کە ئەو موزیکانە بەو شێوەیە و بەو هەستەی کەسێکی ڕۆژاوایی بژەنین ئەوەی بینیمەوە لەم مناڵە فارسەیە بەڕاستی هەستمە کردوکو ئەوروپیەکانە ژەنێت.